پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر کاتێک دەسەڵاتدارەکان ئیمامەکان پێشەواکان بە قورئان و حەدیث حکمیان نەکرد خۆتەنها ئەمڕۆ دەسەڵاتدار نییە حکم بە قورئان و حەدیث ناکا دەیەها کەسەیە خوتبە ئەدا بانگەواز دەکا بۆ قەبرپەرستی ئەمە کەی دینی خوایە دەیەها کەسەیە بانگەواز دەکات بۆ بیدعە و خورافات و دژایەتی سونەت ئەمە کەی حکمی خوایە جا هەر کاتێک دەسەڵاتدارەکان یا ئائیمە کە ئەوانش دەگرێتەوە کە ئیمامی خەڵکن پێشەوای خەڵکن هەر کاتێک حکمیان بە قورئان و حەدیث نەکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەندێک لە حکمەکانی خوایان قبول کرد و هەندێکیان قبول نەکرد سەیرەکە ئەگەر شەرعی خوا لەگەڵیا بێ بە شەرعی خوا دەیکە لە کاتی کێشەدا ئەگەر شەرعی خوا لەگەڵیدا نەبێ بە عەشایری یا بە قانون دەیکات ويتخير مما أنزل الله شتێک بە عقلی بڕی دەیکات ئەمڕۆژ لە قانونەکانە کە دەیبینیت لە قانونی عێراقیە هەندێکی تایە ئاینی ئیسلامە بەڵام هەندێکیشی ئاینی ئیسلام نییە قانونی غەربە جا هەر کاتێک خەڵکی حکمیان بە قورئان و حەدیث نەکرد دەسەڵاتدار و پێشەوای خەڵک ئەو کاتە و ئەوەشی کە خۆیان ویستیان و مەسلحەتی خۆیان تیا بوو لە دینداری کردیان ئەو کاتە خوای گەورە دەفەرمێ پێویستە سزا بدرێن سزاکەی خوای گەورە چییە بۆیان إلا جعل الله بأسهم بينهم إلا خوای گەورە خلاف و کێشە و مشکلە دەخاتە نێوانیانەوە مادەم بە حکمی خوا ڕازی نابی مادەم ئەو شتێک کە لەگەڵ مەسلحەت و بەرژەوەندی تۆدا نەگونجا تۆ جێبەجێت نەکرد ئەوە خوای گەورە کێشە و مشکلە و خەم و خەفە دەخاتە نێوانتانەوە هەندێکمان دەکوژین هەندێکمان دژایەتی هەندێکمان دەکەین هەندێکمان حەسوودی بە هەندێکمان دەبین هەندێکمان پەنا بەخوای گەورە ڕقمان لە هەندێکی ترمانە هەندێکمان ڕەحم بە هەندێکی ترمان ناکەین ئەمە بەرووبوومی ئەوەیە کە ئێمە ئیش بە بەرنامەی خوا ناکەین بە ئارەزوی خۆمان دەیکەین مەسلحەت و بەرژەوەندی تیا بێ لەسەر سەر و سەر چاوم بەڵام ئەگەر پەنا بەخوا بەرژەوەندی تیا نەبێ منش نایکەم بە حکمی خوا ئەو جومعەی تایبەت باسەکەم ئینشەڵڵا ئەوانەی کەڵێن بە شەرعی خوا ڕازی نابین حکمەکەیان چییە ئەو حکمەکەیان کوفرە بێباوەڕیە باسەکەین چۆنیە خوای گەورە هەموو کردەوەکانشیان مەتاڵەکاتەوە چونکە بەوە ڕازی نییە کە خوا دایناوە دەخوای گەورەش خلاف و نیزاع و کێشە و مشکلە ئەخاتە نێوان خەڵکەوە ئەرەوڵا لەش فڵان شوێنەوە نەخەڵ کوژرا فڵان کەس فڵان کەسی کوشت فڵان کەس لەگەڵ فڵان کەسدا شەڕی کرد خەڵکی خەوی نەماوە فڵان کەسی خزمم کەسابەتەکەی باشە معاشەکەی باشە ئیشەکەی باشە خەوی سراحەتی نەماوە گشتمان دژایەتی یەکتری دەکەین ئیلا کەمێکمان نەبێ ئەوە بەرووبوومی ئەوەیە کە حکم بە دینی خوا ناکەین بۆیە خوای گەورە ئاوای لێمان کردووە خلاف و نیزاع و کێشە لە نێوانمانە بڵاو بۆتەوە هەتا نەگەڕێنەوە بۆ لای خوا خوای گەورەش ئەم عقوبانەمان لەسەر لا نادات کە گەڕانەوە بۆ لای خوای گەورەش ڕەحمان پێ دەکات بە دڵنیاییەوە جا بۆی ئینشاڵڵا ئاگاداری خۆمان بین واز لە غەش و خیانەت بێنین واز لەوە بێنین کە بە حکمی خوا ڕازی نەبین با ژنەکانمان لە خوا بترسن وەکو ژنی سەحابە و خواناسان بن با وەکو ژنی ئەوروپا و غەرب نەبێت با تەقوای خوا بکەین لە خوا بترسین بگەڕێنەوە بۆ لای خوا خوای گەورەش هەموو عقوبە و وشکە ساڵی و نەبوونی و قات و قڕی و گرانی و زاڵبوونی کەسی زاڵم مستەمکار و هەر شتێک بێ هەمووی خوای گەورە بۆمان لەعادەت بەڵام ئێمە بگەڕێنەوە بە لای خوا هەتا غەش و خیانەتیش بەرووبوومان بێ ماڵی خەڵک بدزین خوای گەورەش کەسێ زاڵەکە بەسەرمانە ماڵەکە ئێمە بدزێ ئەمە عقوبەی خوایە